والڕێز و هورمەتە ئیمڕۆژ یەشەمە و 24 مانگە 11 2019 زاینیە. من ناوم بەرزوو ئەحمەدیە لە ئیوی دووە و قسە و باسێک لەسەر استبداد وطور كلي والتايوت استبداد اكثریت همه خدمتانه استبداد اكثریت یا هرو tyranny of majority که انگلیسیه که و لزمان جان استوارت میل لقرن 19 زاینی و ای مفهوم یا ای ترکیبه هات ئەرا و هات من دواتر پیشینەکە ئەرستان کەم. ئێمە هەر ڕۆژ کومەڵگای کوردەواری قسە وەتایوەت کومەڵگا یا یەک جەریانگەل سیاسی ئێمە یا وەتۆر کوری ئەخشار سیاسی ئێمە وەکو شخصیت یا وەکو جەریان وەکو رێکخراو قسە لە دموکراسی کریەت، لە ئازادی کریەت، لە ماف مرۆڤ یا حقوق بەشر کریەت، لە ئازادی بەرابەری یا یەکسانی، یانە مەقولەیەکن کە گویا هەوڵدەن وەکو هەدەف خۆیان داینانە بەرنامە ڕێدێرن کە بتوانن کومەڵگایت بانە ئاراوە کە یانە لەتێ ئەرزش بن، حقوق بەشر ڕعایەت بوتن، دموکراسی ڕعایەت بوت، نازانم بەرابەری لەتێ حاکم بوت یا یەکسانی. من تای لێرە قسەکە ها لەورە چەندێک ئێمە لە ئەمەڵە لە پراکتیکە هەوڵ من کە کومەڵگاکە ئامادە بکەی من ئەرا ڕعایەت ئی مەقولاتە تەنیا لە مەقولاتێک نییە کە فقط لە قانون ئەساسیە یا یاسای بنەرەتی یا کومەڵگا بنووسێت کار تەمامە، بەڵکو لە لایەن ئەنداموەل کومەڵگایشوە بایەتەکانە یانە ڕێز و ئێترام بوتن و ڕعایەت بکرێت. ئێستا بە خاتری ئی مەقولاتە ئی شتێکێکە کە ئێمە لەسەرێ باس کردم لە خزمەتان ئەرز کردم ڕیشەی ئەوروپایی دەرێتن، هەر وە کورتێک چیمنە ئەو ڕیشەیە کە ئەوان لە چە قسەکردن ئازادی ئەڕایان وە چ معنەیەک بی و بتوانیم ئی استبداد ئەکثریەتە وە چ معنەیەک بی و استبداد ئەڕایان وە چ معنەیەک بی، یانە لەو سەردەم 200 ساڵەیەوە یا 400 ساڵەیەوە کە شروعبی لە ئەوروپایە چ شروعبی وەکو کورتێک کە بتوانی من بەسرا لە دیدێکی تاریخیوە ئی ڕاستیە بخەیمنەوە وەرچوو کە لە ئەوروپا چەندێک هەوڵ ئەدریا کە ڕێ هەموار بکرێت، ڕێ ئەجرای یانە ڕێ کومەڵگاکە ئامادە بکرێتن ڕائیەکە ئی مەقولاتە لەتێ هورمەت داشت و ڕعایەت بکرێت. ئاڵا وەرجلەوە کەسگەلێکتر قسە لە ئازاد یانە خۆت واسڵا جۆنبشێکە کە یایی دەورانی کەوە ناو دەوران مۆدرنیتە ناسیەتن لە قەرن تقریبان بڕێک 15 ڕای هەساوکە بڕێ 16 ڕای هەساوکە کەس دەستوە پێ کردوت و یە شیفتە دیدگاهیە کولی کە بتوانێتن دەسڵاتێکە دینی تبدیل بکەتە دەسڵاتێکی دینی کە متەکی و قدرەتێکی مافوق بەشەری یا خارج لە بەشەر بارێت بێت دەست ئینسان و کومەڵگایەکی ئینسانی. ئێستا من تا کەسی کە وەرجە لە شاید لە گشت بیشتر لێ تاسیر ناود یا بنەڕەتدا ناود لێبارەوە هینێکە فیلسوفێکە وەناو ئینگلیسی وەناو جان لاک لە قەرنە هەژدەیە ژیە قرن 17 تقریبا 1632 زاینی لە داڵک بێسوە 1704 لە دنیا چیست لە قرن 17 تقریبا ئەمتوانی بشتن کە
و عنوان باوک یا یەکی لە باوکە مەکتەب لیبرالیسم ناسیەتن لەورە ئەو لە بیشتر واستڵا تاریفێلێکە یەک نووسراوەکان ئەو شخصیەتێکتر جان استوارت میل لە ئی باوەتە بیشتر سەرچەوەن ڕاگشتی نووسراوەکان من هەرچەند ممکنە تەلەفوزەکە ڕا عزیزێلێکە ومل ئینگلیسیە زاڵن یا یەک ئینگلیسیان قویە ممکنە تەلەفوزەکە ئەو جۆرە کە بایەتن بوتن نییە وەلی خۆ من تەلاشکە مخاترەوەی کە جوانێل گشتنەوە مل ئینگلیسیە هین بوتن ومل ئینگلیسیە زاڵن و لەلی حالی بن من ئینگلیسیەکانی بخۆنم و بتوانی من حالی بی من کە وەختی لە ئی مەقولاتە قسەکەی من تەنیا یانە دروش نەبایە بن شعار نەبایە بوون باید بتوانی من هەم ڕعایەت بکەی من و هەم دیگەرانیش هەم لە حەق دیگەرانی یانە ڕعایەت بکەین ئەحترامە ڕێقال بین و هەم دیگەرانیش لە حەق ئینەیە و بتوانیم یە مەناسبات بین ئینسانی لە کومەڵگاکە حاکم بکەین وەتە هینی کردی لە جانلاک هاوردنە سوال بەتە خۆت نەقل قەول نییە متای freedom is constrained by laws in both the state of nature and political society. فرید یعنی وەتێچە ئازادی هین بیە چوارچوەکەی دیاری بوتن و وەسیلەی قانون یا لە تەبیعەتە بوت قانون تەبیعەت و ئێرەکانی لە کومەڵگایشە بوت قانون کومەڵگا باید بوتن لە کومەڵگای سیاسیە Freedom of nature is to be under no other restraint but the law of nature قانون ئازادی لە تەبیعەتە باەتەکانی ئەو جورە بوتن کە هیچ چشتێک وەسڵا دەخاڵەتگەرنەوە هیچ کۆسپێک هیچ قانونێکی قەز قانون خۆت تەبیعەت و قانون تەبیعەتیش ئەوەسە کە وەک مەوجود زندە بتوانیتن تەلاش بکەیتن هەر نەوئێک لە مەوجودات کە بتوانێت زنی و ببینێتن تەغزیە بکەیت لە تەبیعەت نەسڵ خۆی هین بکەیتن بازاییوە بکەیتن وەسڵا یانە قانونی تەبیعە متى freedom of people under government يعني ئازادی ئینسانەکان لە ژێر دەوڵەت لە ژێر حاکمیەتێکە لە چوارچوو حاکمیەتەکە یا لە کومەڵگایەکی سیاسیسە is to be under no restraint apart from standing rules to live by that are common to everyone in the society and made by the law-making power established in it. خب لێرە وەختە لە ئازادی ئینسانەکان قسە کریەت لە جامعەی سیاسی ئەوەسەکە هیچ چشتێک هیچ باسڵا قانونێکە غیر از ئەو قانونێکە کە حاکمە لەو حاکمیەتە لە ئەو کومەڵگا کە ئەویش هاوبەشە کامن هاوبەشە ئەڕا گشتێکی یەکسانە ئەو قانون یا گشتێکی گشتە ئینسانەکان گشتە ئەندامە و کومەڵگەکە لە مقابل ئەو قانونە چە یەکسانە وەیەسەکە و ئی قانونیچە لەلایەن law-making power یا قوی قانونگوزاری یا قوی مەقەننە و فارسیەکە تەرجمەکردن کە بەشێکە لە ئی ساختارە سیاسیە نه یک هر کسی دل بتوانه هر قانونی که این بود که و رسمیت ناسیاوت و مردم نمایندگی بکن و فقط او قانونی لیکه که او قانون قوی مقننه یا قوی قانونگذاری یا قوی یاسادانانه او قوی یاسادانانه قانونەکان دان ناوتن و ئی مەقبولیەت و مەشروعیەت ئەرا مردمەکە داشتوتن نە لەلایەن واستەڵا ئۆتۆریتەیەکتر یا لەلایەن مەرکەزێکترەوە خۆ persons
have a right or liberty حق و آزادی لباز موقع لیه معنی چیز کن متى لفرشون و دو معنی یعنی مثلا ئێرە کان قسە لە ئازادی بیان کە من یه حق خود یه قانونه متى یه شخص لە ئازادی بیان آزاد و که نظرات بیان که یه حق دی یه حق واصلة ای آزادی تبدیل بود حق رأی شخص برخورداری لی آزادی حقی هینه که تعریف لچوارچوه حق تعریف کردن که بحث اکتر و مقولات اکتر و تو person have a right or liberty to follow their own will in all things that the law has not prohibited یعنی آزادی وی معنیه حق وی معنیه که شخصکان بتوانن و شون اراده خویانه یعنی اعمال اراده داشتون لگشت چشته که لگشت باوتی که لگشت ارسه که لگشت حوزه که تا اولی که قانون چه ممنوعی نکرد است یسه که لئی سردمه قصه لحق و لآزادی لئی چوارچوه لبی حالا ایه که لو سردمه تقریبا آزادی یعنی لکلیت خوی و معنی بی که primarily protection from tyranny یعنی امنیت سرطایی لمقابل چه؟ لمقابل زورملی لمقابل استبداد او واسرا هینی بی او دورانه و جوره مثلا لیبرتی هین بی که یونانیل هینی کنه ایندیپندنس یا استقلال لا چه ماستری ایندیپندنس from master یعنی لسرور یا خاونکار بیا هرچی لأو دورانه که لو کانتکست و اصلا تاریخی معنی کردن که لی زمانی چه چسبوتن امنیت یا حفاظت سرطایک لمقابل زورملی که بیشتر لی دوران جان واسرا جان لاک خوی کسی که طبقه متوسط بی و سکان روی و شابی روی و حکومت واسرا یکسر بی یا نفره بی که لأو زمانه بیشتر هین کرد که لمقابل مردم بتوانیدن لهین اکتر تعریفی کردیست که مردم بتوانیدن لپنای قانونا خاون سر و مال خویان بن بدون اوی که کسی زور ملیانه که بیشتن یا که حق خاون داریتی لسر و مال خویان نقص بکریتن که تا سردم جان استوارت میل و پیوشن که بیشتر لمقابل پادشاه یا لمقابل حاکم ولی استبدادی ای قانون مندیه بیشتر بحث لسری بیم منتها جان استوارت میل لسردم خویا هین بی البته میل او جوری که لناو هینه که هاتی لناو اصلا بایوگرافیه که هاتی سناو زندگی نامه که هاورد نسوا ایسا که خوی و مدرسه نچی بلک لیلی با او که درس کندیسن و تا 12 سالانه و اصلا چند زوان لناو قوانه یونانی هین بیسن منطق و ریاضیات و فرد او هنگل او سردم و اصلا او مواد درسی که باو بیست لو سردمه و مدی زال بیست و تقریبا 12 سالانی و توانستیسن نوسراوکان جلب توجب که لمحافل یا لناو تیفویل آکادمیکو لناو هنگل جمل روشن فکر سردمه ایسا که
میل دوران جوانی سخت لەژێر دەست باوکی لەو زمانێکە کە هین نێرێتن واسڵا ئەمکانیات نیر وەکو ئەمڕۆژ نییە فەرهەنگ لوقە داشت و یا دیکشنی داشت یعنی ئەرا هەر لەناو دەفتەر لای باوکیدا بنیشتن باوکێ چشتێری بێتە ملێ و ئەو ئەرا هەر لوقەتی مەراجەوە پێ بکەوە ئەو جوورێکە خۆی هاوردێسۆ کە باوکشتێ فرە کەم هۆسەڵە بگێسن و ئاسان نەوێسڕای در نەتیجە دەوران مناڵی سەختە گوزارێتنی شخصە هین بوتن واسڕا خەموڵکی گرێتن و زندگی ڕای مەعنا نێرێتن واسە تا ڕستە دەوران واسڕا و تەحسیلاتێ تەمام بکەتن هەڵا بوتە تقریبا دەور 20 ساڵێک کە وەگەر 20 نانە 23 ساڵ لەو خۆڵی وەگەر ژنێک شوودارە و هین بوتن ئاشنا بوتن و ئەو ژنە باعث بوتن کە بتوانێتن بوتە سەرچۆی واسڵە فرە لە ئیدەرێک لەناو ئەوانە دەفاکردنی لە بەرابەری ژن و پیا هەڵا ژنە چون لەو دورانە سنەتێل و فەرهەنگ و ئەسڵا زیهنیەتێکی مەسیحی کاتۆلیک حاکمەوە لەورە تەلاق سەندن لەناو کومەڵگا و هینێکی و گوناه زانیت و کارێکی نەشیا و ناجور زانیت و ناود کەسێک مرتەکەب ئەو جور خەت قەرمزێک واسڵا ڕەت بکێتن در نەتیجە یان ناتوانێت ئەو ژنە چە بکە تەلاق بستنی و وەگەر ئێە ئەروسی بکە و یانە 20 ساڵ ژنەکە خۆ دوو مناڵیش دەرێت وەگەر شوێکە و 20 ساڵ تەحموڵ کەن کە لەو وەزیەتە بن و نەتوانن وەگەردیەکە بڕستنە یەک واسڵا دۆ ئاشق دەنەچێ پیا ژنەکە مرێتن هەریەت ناوێ ژنەکە شوێکە مرێت و یانتوانن ئەو موقع دوای 20 وردێک ساڵ کە بڕستنە یەک هەڵا یە بوتە ئیدەی کە ڕایکە میل لێرە ترێتن یا توریزەوەکێتن کە تەنیا استبداد نییە کە تەنیا حاکمێل مستەبد نییە کە زور و مل کومەڵگایە بشن و ئەو جوورێک کە خۆیان توان تەحمیلە ئەنداموێل کومەڵگاکەن یا ومل شار و مانوێدا بەڵکە یە استبداتی چەست استبداد اکثریت که او سنتی او ذهنیت او پیش داوری نو کومەڵگا خوی نو ایک استبداد که ارزشیلی یا دیدگاو خواستگل خویان چکتن او اکثریت تحمیل کتمل فردکان یا کومەڵگەلێک که مثلا اقلیتی او لكومەڵگایە و یەسێکە وەختە قسە لە استبداد ئەکسەریەت کە ئی پیشینە شخصیە ڕانمیل دێرێتن کە بعدەن یا تۆسعە پێیاکەتن هەڵا ئی باس ئازادی و استبدادە دواتر پەرەستن کەسێکتر لەلی بەسڵا بەشکێکی قبول کە بەشکێکی ڕەتکە انتقادە لێکردن و جنبشکێکیش گرایشێل و جنبشکێکیش لەناو ئەوانە واسڵا هینگەل واسڵا دواتر ئەوانەی کە ئانارشیستەکانتیان ئێرادە لێکردن کە هیچ ڕەبتێک بۆ ئازادی نێریوە یا ئازادی نییە باەتەکانی واسڵا ئۆتۆریتە لە هەر فەرمو شکڵێک لا بچوو واسڵا جنبش فەمینیستێل تێتن کە ئی وەتۆر کولی قانون دنیا قانونێکی پیا ساڵارە و پیا و تعبیر و تەفسیری کردێسن و هیچ هینێکی سەهمێک ژنگل سەهمێک تا تاریخان سەهمێک نێرێنێ تا یەکتێتە دەوران مارکس وە لە بۆد واسڵا بدون واسڵا ئازادی و بەرابەری بدون واسڵا لە نەزەرگردن واسڵا اقتصاد جامعه و او مناسبات تولید و اضافه تولید ناتوانێتن قسە لە بەرابەری بکرێت یا لە ئازادی بکرێت کو یەکە خۆیت هینێکی هینە تایەکە ڕاستە سەردەم ئێمە ئۆکۆلۆژیستەکان واسڵا خۆیان قسەی خۆیان دەرێن لە ئی ڕابطەیە کە ئازادی چە بوت بەرابەری چە بوت حقوق چە بوتن فلان فلان فلانیانە هەڵا ای معنی که اصلا
ئەمنیەت سەرەتایی لە مقابل زورە ملی لە ئازادی دیار چە بوتن ئەوەز بوتن ئەو جێگە خزمەتان ئەرزکەم منتها یەک شتێکی مهم کە ئەوەز بوت یەسەکە ئەو موقع لەو دەورانە حاکم بین منتها بعدەن کە ئیە با ئەنگلیسیەکە لە خزمەتان ئەرز بکەم over time the meaning of liberty changed along with the role of rulers who came to be seen as servants of the people rather than masters. خب وقت حاکمول جور و اصطلاح هر لدفتری لی چهاتگسن که جمع خادمی یا یک قلامول اوانه که فیلسوفل هاتن لجیر نو قلام هولدان را سازماندهی کومەڵگا و ڕێخستن خۆی و بەڕێ و بەری یا یک خود مدیریتی لەناو کومەڵگای کوردە و یەسێکە servants of the people یا خزمەتکار خادم مردم بوون یعنی چەند حاکمەکان خادم بوون و یەسێکە ئی لیبەرتیچە وەگەد ئی شیفت معنایی حاکمێل کە ماستر بن سەروەر بن وەسەڵا ئەوان قسەی ئەوان هین بوتن و من مردم رام مردم واسرا قانون بود رام مردم باید کنه تابع او قصیر او حاکمیت اوانه بوده یا اوز بی و یا واشر امروز شرعیه هست که انتخابات کسی که انتخاب دولت خدمت گزار مردم بود مثلا لجمهوری اسلامی فردن لشیپور خادمین مردم و فلان و بیمان پس ای شیفته لنظر حاکمیت واصلا باعث بی که تعریف لآزادی و لقدرت مردمش ئاڵوگور وجود باید حالا و خود واصلا definition of tyranny of the majority واصلا یا او استبدادینه که زمان هین و میل و هین کریەت تعریف کریاز و تیسن a situation in which a group of people are treated unfairly because their situation is different from the situation of most of the people in a democratic country. پس تیرانی و اصطلاح اکثریت وی معنی است که مردمک لیه شرایطی که وگد شرایط اکثریت چه فرق داریتن چه بودن لجردسه او چه قرار بود نجردسه او شرایط تاثیر او شرایط یا یک حقوق یعنی محدود و بکریت او شرایط اکثریتیه بعدا من چند مثال ترمو که بتوانید قابل فهمتر بودن چند رویدا و چند سال آخره پس هینگل ای واصلا استبداد اکثریت لئیر معنی کتن که اکثر کومەڵگا که اکثر یک کومەڵگای سیاسی چکتن بیرو باور خویان لخارج لحوزه سیاسی اعمال بکنه سر کسکلیک یا بشکلیک او کومەڵگا. The state of affairs can exercise a tyrannical power even outside the political realm when forces such as public opinion stifle individuality and rebellion که
خارج لە حوزەی سیاسی لەو قانونمەندیە چە بکەیتن یە وەسڵان نەزەرات ئامە یە هینگە خواستەگە مردمی چە بود ئامە پەسەنێک هین بکەیتن خەفەقان وەسڵا تەحمیل بکرێتە فەردەکان لە کومەڵگا یا یەکە خەفە بکەیتن ئێترازات ئەو مردمە بەرعلێ ئەو ناحەقیەکە لە حەقیان کردێتن لە ئێرە society itself becomes a tyrant by seeking to inflict its will and values on others. پس لێرە خۆت جامعە ئەو جامعەی کە ئەو بیر و باوەڕێکە خارج لە چوارچوێ قانونمەندیەکە لە حوزەی سیاسی چە بکەیتن حالە تەلاشە تەحمیل بکەیتن ئەو وەزیەتە ئەو شرایەتە خۆی دەرێتێ ئەو واستڵا نادانم خواست و واستڵا نوع بەرداشت لە ژیانە یا دیدگاێ کە بتوانێتن کومەڵگا هین بکەیتن کومەڵگا و جورە سەر و سەقام داشت و چە بکەیتن تەحمیل بکەیتە یا یەک ئەرزشێلی کە ئەڕا ئەو جەمە ئەرزش دێت ئەڕا ئەو ئەکسەریەتە ئەرزش دێت شتێلی کە ڕەوان ئەرزش دێت چە بکەن تەحمیلی بکەنە گشتە ئەفرادە کومەڵگاکە پس ئیە معنی وەسڵا استبداد ئەکسەریەتە کە لەناو مەتنگە قەرنە هەفدە و هەژدە ئەنگلیس و ئەوروپا و تۆرکولی کە یانە وەدەم یەکۆ هەمشە ئیدەکانیان مەرز پەڕانوێسەوە لەناو دانشگا و مەهەلگەل ئاکادمیکیان خیاسە وەرباس و قسە و باس و نەقد و تەوسعە وەسڵە وە پێی زیاکردنەس و خاوێنتری وەکردنەس پس توانێتن ئی هینیچە ئەو جورەیە هینێکردنەس میل هاوردێسوە ئی وەسڵە تەحمیل ئەکسەریەت تەحمیل خواستەوە و ئەرزشیە لە ئەکسەریەت وەمل بەقی کومەڵگا یا بەشێک لە کومەڵگا توانێتن لە ئەلەت ignorance of issues ناشارەزایی یا ناگایی لە تەرەف لە موضوع بوتن یا یەکە on purpose هەدەفمەند بوتن یا یەکە through malice and intolerance یا یەک لەسەر بەدخواهی بود وەسڵا واقعا زوڵم پیشە بن ئەو ئەکسەریەتە یا یەکە هین نەیاشن تولرانس ئەرا کە کەسێلێکتر قێرخودیەکتر نەیاشتون تەحمل نەکەن دیگەران ڕەنگێکتر قێرەز ڕەنگ خۆیان تەحمل نەکەن توانێت ئیانە دەلیلی بود پس ئی نەتیجەی هینە یا یەکە ئەسەر ئی استبداد وەسڵە ئەکسەریەتە باعث لەنی لە کومەڵگا بود باعث ئەوە بوتە کە چە بوتن زەرەرە دموکراسی برەسێ زەرەرە حقوق بەشەر برەسێ وەختی زەرەرە دموکراسی و ئەژشێر وەسڵە دموکراتیک لە کومەڵگا برەسێتن لە ئەو مفات هینە قانون بەشەرە بنێتە ژێرپا ئەو مادەگەلە ئەو خاڵگەل یاساییە چەکە باعث عدم ثبات اجتماعی بوتن social instability وچە سترایفر خەفەقان سکتاریانیسم سکتاریزە بین پلورالیزە بین چەند بەشی لە کومەڵگا و national developmental degradation یعنی چە باعث بوتن یا پیشرفت ملی بوستن کەم بشتنەوە کند بوتن یا یەک بوستن
پس نەتیجەکە ئەوەستە کە کومەڵگا وەختە حقوق بەشرێتی ڕایەت ناوتن واسراو ئسوولێکە کوانوانە ئسوول دموکراسی یا ئەژێل دموکراتیک ناسیەتن ڕایەت ناوتن باعث بوتن چه بوتن ثبات اجتماعی لو کومەڵگا نەمینێتن خەفەقانەتی حاکم بوتن چەند جوبهەیی و واسرا سکتاریست بوتن و پیشرفت ملی یا پیشرفت جمعی او کومەڵگای که دوچار کوسپ و یا یک وسان بود پس یسکه اروپایل ایانه ایلاین یل آزادی و یک استبداد چه بود استبداد اکثریت چه بود کومەڵگای سالم چه بود چجوره چه شرایطی دارید یا کومەڵگای باثبات چه شرایطی دارید برابری شرایط برابری قانونمەندی یانە کشتی تعریف کردن لەسەر بەحث کردنس و لایەنگەل ئەخلاقی که غیر از اوی که واسه لایەنی که قانونی دارید بلکه چه لەسەتی که فردیه لەناو کومەڵگا اخلاق منی انسانەکانە که باید و وجدانداریە لە ڕوانگەی واسە داناوێل کوردان و واسە جانبینی داناوێل کوردانە که اخلاقە که بایەتەکانێ ئینسانەکان خاوەن وجدان و اخلاق بن که بتوانێتن ڕعایەت بکە و ئاینگەلێکە کە ئاینی یاریە کە لەسەر توافق کریاس و بایەتەکانی کشتێکی وە پێ ئێحترام بێ و ئیجرا بکرێ حالا خود میل لسن و آزادی قصه کردن لأو زمانه که بایەتەکانی recognized and respected by any free society هر جامعه واز یا آزاد بایەتەکانی و رسمیت بناسی ایسن و آزادیه و احترام ڕێدا بنێ ڕعایەتی بکەن یەک لیان liberty of thought and opinion که فکر و واسڵان نەزەر ئازادی بیرۆڕاوە قەوڵهینەکە سوورانیەکە و دومینەیش the liberty of tastes and pursuits یا یەکێک the freedom to plan our own lives یعنی حق ئازادی ئەوەیەک داشتوتن کە کەسێک خۆی حق تەعیینە واسڵا سەنوشت یا تەعیین زندگی ڕێزندگی خۆی هەڵێ بوژنێتن و سومینی ئەوەسە کە ئازادی liberty to join as like-minded individuals for a common purpose that does not hurt anyone خب تو آزادی تشکیل واسطه تشکیل انجمن و بچی بشتر بید وگرد کسکلی که لایک مایندد یعنی هاو نظرت هاو رنگت او جوره که تو او شخصی او جمع بتوانیتن را اهداف هاو باش چه بکیتن وگرد یعنی هاو کاری بکیتن و آزادی واصله تشکیل انجمن یا تشکیل سازمان یا هین کیتن آزاد بید لوان الا لو سردمه ایانا ایجو بحثیریک بیسن لأو هینا که بیسن ریشه رو جل خدمتان ارز کنم گرایشیل و جنبشیلکتر هر کام باش و حال خوی برد لأو نظرات و لو توریل و نکان قبول کرده برد رد بکرده و پی اضافه کرده و اصلا تا و ای دنیای امروز ایما راسیسن که باید کنه پختتر ورتر لأو زمانه بود حالا ایما ایسا بحث اصلی ایسا آیا تماشای کومەڵگای کوردەواری بکەی من آیا ایما لەتێ و ئەڵا بڕی کەس هەساوکە لە زمانە لە 100 ساڵەیەوە کە هین ملی واسڕە گرایش ملی لە ناو کوردە هین بیوتن قویلوە بیوتن با تۆجەوە هین
جنبشێل باکوور و هینگە لە باشوور و ڕۆژهەڵات یانە لی جنبشێلە ئیجور لی 100 ساڵ آخرە کە هین داشتێ سنڕەگەی یا ئەهداف ملیگەرایی داشتێ و ئەرا نەوەیک دەوڵەت کورد یا سەرکەفتن کورد تەلاش کردنەسن من تا یەکی ئیمە تەمام هەموو خەممان قودرەت سیاسی بود من دا ئەو هین وەرنگێکە ئەرز کردم کە مرید محورە سیاست کاری ئیمە فعالیت سیاسی ئیمە مرید محورە جەریانەکانی ئیمە تەلاشکەن کە چە بکەن لە کومەڵگا کەسێک جەزب بکەنە خۆیان بکەنە هەوادار ئزوو نەیەکە کومەڵگا ئەندامەکان واسرا جوورێک ئیانە فعالیت بکەن کە بتوانێتن ئەندام وێ کومەڵگا سەرسولتان وەبووتن بتوانن بوونە خاوەن بڕیار ببنە خاوەنە ئەماڵ ئەرادەیەکی ئازاد با تەوەجۆ ئەوەی کە تا مەرزی کە ئازادی دیگەران یا حەق دیگەران پامال نەکرد و ئێستا کە لە ئێرە سەرسولتانەلی کە داناوێت کوردان لێ قسەکردن تو بیتە خاوەن دیدێک کە تەشبیهکردنەسە کە باز بتوانیتن ئەوج بوریت و قرارێ ئەوج بوریتن و ئەو دیدە یا ئەو مەودای تیژە داشتوتن کە بتوانیتن مەرزەکان بوونیتن مەرز ڕۆ و ناڕۆ حەق و ناحەق خاس و خەرا و خێر و شەڕ یانە لە یەک تەشخیص بێتن و ئەوەی کە خێرە ئەوەی کە نەف کومەڵگا کەس ئەو کارە بکەیتن ئەو کردەوە داشتوتن ئەمە لە کومەڵگای کورد تایئیسە ئی قدمەتە ڕەواسڵا فعالیت سیاسی خۆیان قالە ئەوشی دە چوارچوێ ئەو جەریانوێلێکە کە دیارن ناویان هەست و یانە میراسێکی فەلسەفی نێرن یانە جدەسێکی سیاسی دێرن هەوڵدانە سەرا لە سەردەم خۆیانە وەسرا ڕەگەلێک لە خواست و میل و ئێرادەیان کوردانە بیێسن وەلی یەکی چجوور کومەڵگای کورد پەروەر یەک کومەڵگای ساق سالم گشتی وەدەر گشتی بخۆتن یانە لەو بوارەوە هیچ شوندەسێک نێرن تەنیا و تەنیا لە فکر چەبینەسن لە چوارچوەیەکی سیاسی لە چوارچوەیەکی ئەهداف سیاسی هاوسەنگیل سیاسی هەڵسو بنیشکردن هەڵسو کەفتکردنەسن و داخۆ لێ چوارچوێکە سوستفادێکە لەیان کریاسن لە ئەو جەمیەتێک لە کورد لەو جنبشکل کوردە لەو جەریانەی کوردە سوستفادێ کریاسن ئەڕا مەقسوودی لەڕا ئەهدافێکی هەم قدرەتی گورێ جهانی هەم قدرەتی حاکمە مەهەلی لەلیان سوستفادە کردێسن و ئێستا کە ئێستا بەسم من ئێستا کە بتوانێ من دی بەشێک لە فعالیتەکان کە ڕوویوە واسڵا تەقسیم قدرەت مرکزیەوە بەشدار بین لە قدرەت سیاسی حاکمە لە وڵاتەکان من تا قورسایی بخرێتە سەر سازین یەک کومەڵگای کورد کە بتوانێت ڕاگشتی بود ئی کومەڵگا مەناسب ژیان و زنیانی کردن گشت لایەنێک بووتن هەڵا کومەڵگای کە تماشاکەیتن ئی کومەڵگا هەرو جورێک ئەو دەفە لە خزمەتان ئەرزکردن ئی کومەڵگای مرید مەحوەری ئی کومەڵگای کە ڕیشەی دینی دەرێتن دوونیتن لەسەر ئەساس واسڵا گونا و پاداش وەدیدێکە گونا و پاداش و تماشایەت دەوروەر خۆیان کەن کە ئایا سووا و دێرێتن یا گونا دێرێتن تو فلانە ڕەفتار وەگەت فلانە هاوسای خۆتە داشتێتن و یەک شیاو یا کومەڵگای واسڵا دموکراسی یا کومەڵگای قانونمەند یا کومەڵگای ئەخلاقمەند نییە ئیجور دیدە واسڵا دینی هەتا لە سەد سەرکردەکانە تماشاکەی بەناوی خوای گەورە بەناوی خوای مەسەڵەن گەورە و دولڤان نازانم چا
یەسەکە دوێنیت ئی باوەمەرکە خۆی مروودە بەندەسن یە بەندە ناتوانێت ئازادی ڕابکەسێک بارێتن خۆی هەرمە ئازاد نییە هەرمە ترسولەرزیەکە کام کردەوە سوا و دێرێتن یا گونا دێرێتن حالنەه ئەو ئاڵەمە نە لە ئاڵەم بە ئەستڵا فەلسەفەی حقوق فەلسەفەی ئازادی جۆر ئەوروپایە یەسەکە ئی کومەڵگایەکە کە مرید محورە و ئەستڵا بەنەکان بەندەکان و ئەستڵا خۆیان حاکم بن و مل شارومەنە یانە تو ناتوانیتن هەم بەنەیەک بیتن کە فعالیەتیە سیاسی تو لە چوارچوەیە دموکراسی و قانون حقوق بەشر و قانونمەندی و یانە نەگونجید بای ئەدعای و ئەستڵا من را دموکراسی هەوڵدەم ئازادی توام یەکسانی توام فلانتن تو هەرمە خۆت بیر و باوەڕەکەت وەختی بیر و باوەڕێکی دینیە بەشێک لە کومەڵگا هەمیشە ئازاد نییە لەو ڕوانگە و ئی وەستڵا باس بێ وە قەولەکەی ژان ژاک ڕوسۆ گەورە فیلسوف فرانسەوی کە وشتن هیچ قەوەیەک و ئەندازە قەوی نییە کە هەمیشە سەروەر بمینێ یا ئەرباب بمینێ مەر یەک چە کردوتن زۆر کردوتە حەق یعنی حەق زوروەتن کردوتە هین خۆی و ئەتاعەت کردوتە وەزیفە یەکە مردم پەیرەوی بکەن ئەتاعەت بکەن لەوە کردوتە وەزیفە ڕەوان چشتێکی قانونێکە کە یا یەک شرایەتێکە کە ئەمڕۆژ وەمل کوردەوارە حاکمە و ئیە بەهەتەکانت هین بوتن ئاڵوگور وەسەری بە ئاڵوگور بنەرەتی وەسەریە بەتن وەختی ڕۆشن فکریە لە ئیمە نەتوانن پیشگام بن لی بوار لە ئی حەوزە لە مەیدانگەدا مردم عادی ئاڵوگور وەسەریانە نات ئاڵوگور لە ئەوروپا ئەندیشمەندێل وەسڵە ویرمەندێل بیرمەندێل وە قەڵ سوورانیل هاوردنێ ئاراوە فیلسوفەکانە وردنێ ئاراوە و گرایشێر فکری لەلیان لە وەسڵا فەلسەفەیان لە تووریەکانیانەوە سەرچەوە گرتووە لە ئەو گرایشێریشوە جەنبشێل کومەڵایەتی درستبی و توانستن ئاڵوگور وە وجود بارە بێسەکە من چەند مساڵ ترم یەکێکە چەند ساڵ پێش کەسێک یەکی لە وەسڵا ڕابەریە لە دینی کاکەیی لە منتەقەی کەرکووکە و ناوەژیەتن داقوق فکرم ڕەسید نازان مەرزینەکەی جغرافیایەکە دەقی کەفتەکە وەلی هانە ئەو دۆرە کە نزیک وەگەرد داعشە لەو زەمانە هاومەرز بین سەیر ڕێیم ئەزیم هات لە یە کومەڵێک واسڵە جەمیەتێک وەلخۆی هاوردی وە کومەڵێک مەداو مۆتەبەر سنی لە دۆری جەمبی و تاڵە نازانم شەیش لەناوی و لەخۆ ئەو موقع من دنبال کردم خەوەرەکانێ چە سنی بی خۆ سەیر ڕێیم هاتی ویشت چە ویشتن ئیمە بەشێکی من لە ئیسلام بەشێکی من لە ئیسلام خۆ ئی قسەی سەیر ڕێیمە تماشاکێتن چە لەلایەن مردم کاکەی و فرەکەمی لە ئالحەقەل ڕوژ هەڵاتی چۆ کە نزیکایەتی بیر و باوەڕ دێرن کەفتە ژێر ڕەخنە و هەتا قسەی نەشیا و ناشینی شوە پێکرد مەتا لایەنێک تر کە ئەنسان بیشتن ئەخە چەند مەجبور ئی شەخصەکەیتن وەکو سەرکردەیەک هەڵات نازانم ڕابەر 1000 نەفەر 2000 نەفەر 3000 نەفەر هەرچی یەک کومەڵە ئینسان
مەجبور بووتن شەخسیەت خۆی ورد بکەتن باید بشتن من لە ئیوە لە ئەو ئەکسەریەتێکە کە استبداد لە کومەڵگا دروستکردن یانێ هیچ کام این ئەسڵ منزور هالێرە لە ئەو میدیاوەرە لە ناو شەخسیەتەکان وەسڵە سەرکردەکان ڕەوشەن فکریە باشوور یا شوونێکتر لە ناو کوردەکان نەهاتن ئی ئەمەڵ کرد وەسڵە ئی کومەڵگا بوونە ژێر پرسیار ئی کومەڵگا لە چۆ ئاژەڵگەل دڕندێک دروست پێسن کە یە مەجموعە ئینسان وەخاتر ئەوە نێڕیان نەکوشیان سەر و ماڵیان وەکو قەنیمەت نەوەن باید بیشن من لە تو هەرچەند بەشێکیش لە نزیکایەتی هینداشتوت ولی خو یە جیاوازیەکیش هەست ئەسڵ مەطلب یەسە ئەرا باە ئی شەخصێک وەتۆر کامڵ هاوڕەنگ ئەکسەریەت نییە مەجبور کومەڵگاکە لە کومەڵگاکە ئێساس ئەمنیەت و ئاسایش نەکەیتن یا ئەمنیەت و ئاسایش نەیاشتوت ئێساس وەسڵە خەتەر تێخ لە بن ملخۆی بینێتن حس بکەیتن کە باید ڕا خاتر یەک خۆی و کەسێل نزیکی و هەوادار و پێرە و مێرەوەگانێ جور 2400 ساڵ لێوە سەر نەوڕن ژن منەڵەن و قەنیمەت نەوەن بایەتن بیشتن ملت ومطمئننیش ئێرەکانی داعش دەست بەڕەسیاتە هیچ دەردێک دەوان نەکرد من تا یە باید پرسیار دروست بکەن پرسیار دروست بکەی ئەرا هەر ئازادی خوازێک هەر کورد ئازادی خوازێک هەر کورد دموکراتێک هەر کورد کە قسە لە حقوق بەشەر کرد قسە لە یە کومەڵگای سالم کردن باەتن یە بۆیتە ژێر پرسیار کە ئی کومەڵگا ئەرا باە نەتوانێتن ئەمنیەت بەشێک لە ئی ئەنداموێل خۆیان تەئەمین بکێتن کە مەجبور بوو شەخسیەت و کەرامەت خۆیان ورد بکەن لە وەرچە و ئاڵەم لە ناو میدیاکان خۆ هینێکتر ڕخنەیەکتر ئێستا ئەو مەلا و مۆعتەبەری لە کە هاتنەسن لە پاڵ ئەو شەخسە وسانە ئایا لە خۆیان پرسینەسن چەند نائەنسانانەس کە هاتنە تایید کەن کە ئی شەخسە لە ئەوانە یانێ هیچ کام لەوانە نەتوانسن بەرزۆ بکەن ئیمە ناوتن کومەڵگاکەمان هەلو موقعێنە لە شوونێکتر ئەسان وەلێ نەچیاتە کومەڵگاکەمان ئەو قەرە هەیوانی نەوتن کە بەشێک لێی هەیوانگە لە هەمیشە تادید کراو بن بتوانن بوونە خۆراک بەشێکتر لەوانێک زوردارترن بەڵکە یە کومەڵگای ئینسانیە هەر کەس وەڕەن خۆی بتوانێت لە تێبیژێت ئێستا کە کومەڵگای کورد کار لە تێ نەکریەوە یەکە فڵانە باوە مرد کە لەبان جانمازەکەی هەڵسێتم من دموکراتم وە چەتە دموکراتی من ڕێبەر و ڕێخەری جۆڵانەوەی کوردم چیت کردووە باس ئەسلی یەسە باس ئەسلی داناوەل کورد لەسەر یەسە کە بتوانێتن گشتی کومەڵگای کورد بەش نێرێتن کومەڵگای کورد ئزوو وەسڵاوە نیشتەجی یەشارن ئی شاری چە هەر کەسێک باەت یا هەر خانەوارێک هەر نیشتەجی ئاوایی کوچەیەک بتوانن خۆیان مەهەلەی واسڵا لە ماڵ خۆیان و وەر ماڵیان کوچەکە پاک بۆ بکەن کە بتوانین من وەقەڵێکی نەورە سوورانی یە شارە تەمیز داشتی حالا دوستان میدیاوەرێک بڕی لە جەریانیەرێک هین ئەنسانێک 100% لە دڵسوزیەوە ناو مەلا سامان کە فرە لە میدیاکان هینێک کە تو وەسڵا وە پشت بەسن و ئایوێل و حەدیسێل
ئیسلامی تەلاش کردن کە بەرپەرش ئەردوغان بێت و نازانم مەشروعیەت و وەسەڵا پشتوانە دروست بێ ڕە مبارزە پێکاکەوە ڕای جەریانگەری تۆ ڕە مبارزەی کورد و یانە یا بەرەلێ هەمڵێل تو باران و بۆمبارانگەل تورکیە فاشیست مەلا سامان وەگەر چەند نەفەرێکتر هەرکامێک لە پێکاتەکان کاورایەکیش کاکەی فکرم ڕاستی وەلێبی چینە بنار قەندیل ئەیە فیلمەکەی کوردە فیلمەکەی ڕا نادەم چەند دەقەبی ماوەیەک لێە وەربی مەلا سامان هاتە وشتە ویشتن توێت یە بیشتن کە پێکاکە حەق دەفات لە خۆی دێرێت و ئی حەقێکی لەلایەن ئیسلام و ڕەسمیەت ناسیە ئەمتا ویشتە بیشتن کە کەسێک چێسە لای پێغەمەر و تێزن ئایا من هاتنەسن بکوشنەم و ماڵەکەم بووە خۆ ئایا من حەق دەفات لە خۆم دیرم یا نێرم پێغەمەریش وەتێ دیریتن وەتێ ئەیە بکوشیم وەتێ ئەیە بکوشیتن شەهید بیتن ئێرەکانی بکوشیتی چەکەیتن جهاد کردیتە ئەوانە چنە جانم خۆ ئیە خۆی ڕەسمیەتدانە و ئەو واستەڵا پشتوانەوەریکە کە تۆ بتوایتن دنیاوە پێ تەعبیر و تەفسیر بکەیتن و لە هەموو حاڵە یە نییە یە سادق نییە فرا مەکانی و فرا زەمانی نییە واستەڵا ئی کاربرد ئی تەفسیرە یەسە کە ئەوەڵەن خود پێغەمەر ئێرەکانی نەچیە سەر ماڵ و زندین مردم چجور ئیسلام پەرستن یە خۆی تاریخ ئیسلام یەویشتن خۆی نادەم دوانزە سنزە قەزوە یا قەزەڵات پێغەمەر خۆی جەنگ دەڕای خۆ مەشهورە لەناو تاریخە ئیسلامی هەست خۆ لە ئی جەنگەلە تەحمیل وەکارچی کوشیان بیە ماڵویرانی بیە ئەنی ئێمە نەویەسن کە هەری جورە هەبووی معنیە چوتەکار یعنی تۆ وەختی لەو زەمانە چیتە هین کەسێک ئێرەکانێ کابرات هین بکردا کافر بیتی دەفا بکردا لە خۆی کافر بی نە تەنیا ڕەوابی کافر بی باە بکوشتایتە ژن مناڵێ بوردایتن وەکو قەنیمە خۆ هەرە وجە کە هەمڵی شاورنەڕە منتەقەی ژردە ساسانی و ناو کوردەکانیش یا قبول ئیسلام یا جەزیە یا مەر سێ واسڵا بەربژار یا خاڵخستنە وەردەست تەرەف یا جەزیە باە بیتن پویل ئەوەی کە هایتە وڵاتێکە ئیسلامی ژێردەست مسلمان یا یەکە ئیسلام قبول بکەیتن یا یە کوشیمنێت خۆ وەختی مەلا سامان ئی حەدیسی یا ئی ئایە کەتە پشتوانە خۆ مەلا کرێکار و نازانم مەلا باپیر یا بیر چەناوە فلانە مەلاتر بەغدادی و نازانم کەرکووکی و تکریتی و فلانە گورو سەلەفی و ئەوانەیچە و ئەندازێ کافی حەدیس و ئایە دیرن کە بان سەر من بوڕن بیشن سەربڕین ئی شەخصە ڕەواسن و ماڵ و مناڵێ بردن قەنیمەت بەنابەرین ئەسڵ مەطلب وە تۆر کولی وەختی دیری من لە یەک کومەڵگای سیاسی قسە کردن هەرجۆرێک ئەوروپایە ئی مەسیرە تێکردنە باە کومەڵگای کوردیش باید بۆ سەر ئەوەی کە تەمام قانونمەندیە لە کومەڵگا باە بتوانێتن باس لەسەری بکرێت نەقد بکرێتن و کومەڵگاکە هەموار بکرێتن ڕژیان گشتێکی زنیانی کردن گشتێکی مەناسوب بووت نەیە ئەدا و تەرسود لەرزوەهین بکەتن بژێتن یا ئەتێک واسڕا هەرچی دڵت وای بکەێت خارج لە ڕێڵم یا حوزەی چوارچێ و سیاسی نمونەیەکتر چەندێک لێوەرەڵا چەند مانگێک لێوەر هینێکی نزیک یە دەقە ئەس قسەی مەلایک و ناو مەلا فاروق قادری مەلا فاروق قادری هاتیە
لە خۆیەوە لە شخصیت سەید نەسرەدین قسەکردن کە شخصیتێکی کەسێکی دڵسوزە دەیان وەسرا سوڵ و مسلمینی کردی لە بین سنی و قەڵخانی ویشتە ویشتن سەید نەسرەدین وەجێریەک بیشی پیا خاسیکە ویشت سەید نەسرەدین کافرە ئیمە حەق دیری من دعوەتی بکەی من ڕاستلا بعد لە شوێن ئەدامە دێت کە پیا خاسیکە ناو شخصیت ورد بکرێت فڵان وێنە وەلی تماشاکە ئی شخصە ئێستا لە حاکم وەقتی لە حاکم زوریش داشتوتن تەنیا لۆ سەد ئەو قسە نامینتن حاڵا بفەرزکەمی ئی مەلا قادرە پیا خاسێک بوتن وەلی مەلایکتر ئیکی قدرەت داشتوتن یا ئەمەڵی کردن ئی شخص کافرە یا باید ئیسلامەکەت قبول بکەتن جورەکە سەیڕێیم ئەزیم لە کەرکوب یا باەتەکانی چە بکە بکوشیەتن دی هەرەوجەکە جمهوری ئیسلامی چواردە هەست مەسەڵەن فشاراوردەوە ئەنواع قسەم تەرفەند و زور و هیلە ئی فشاریە دەتێرێت چون قدرەت دێرێت ئێستا کومەڵگایك وەختە ئی جورە شخصەکانێ یە ئەو ئەکسەریەتە دون و حاکمیەتە یە حاکمیەتە ڕژیمگەل استبدادی ڕژیمگەل ئەشیرەی جور عێراق جورە باشوور مافیایی کە لە چوارچوەی هیچ تاریف سیاسی ناگونجیان ئەو قەرە نازانم هەر بنەماڵی بارزانی سێ چوار سەرۆک جاران یە سەرۆک بیسە سێ چوار سەرۆک دێرن دیە ڕایەک بزانی کام سەرۆک بەرزانی باید دەرەجە بەندی بکەن سەرۆک یەک و سەرۆک دوو جور هین نظامی یا هینە چەنە ئایەت الله الحجەت الئیسلام و نازانم فڵان ویانەوە ئەمامێ سۆز و زەرد و سیەویانە ڕایاندا بنن و واسڕە گیان وەکەن ئی هەم کە سەرۆکە چی بوو یا بەشە تاڵەبانی ئەمە مامە ئەوە مام بوو چکەڵەس ئەمە مامە خۆ ئەمە سێ چوار مامە خۆشە دەرەجە بەندی بکەی مام یەک و مام دوو یا سەرکار مام یەک و یا تەرتیبات مەسخەرەس دموکراسیەکەیان ێستا و دووربین واسڵا نهێنی و مەخفی بزانن زافیەکان بگرن لە یەکان باج بسەنن ئەوە بێسە گفتمان حقوق بەشری و گفتمان دموکراسی و فلانێ ئەو بەشێکە و هەسڵا نیمچە دەوڵەتێکی نیمچە حاکمیەتێکی کوردی دێرێت بە کاکەیەکان دەورە مەجبور بن لە ژێر دەسڵات وەسڵا پێشمەرگەی مقەدەسە نەتوانن یە ژیانە هین داشتون ئاسوودە داشتون ئەمنیەت داشتون لە بێ ئەمنیەتیە بچن چە بکەن هاوار بکەن کە ئیمە لە ئیوەی من هامڕەنگ ئەکسەریەتی بەڕێز هاڵا نهێنیش یا وشەی جەڕە باوەڕەکان سەیڕەیم و سەید نەسرەدین و وەسڵا ئی مەجموعەیەکە لە ژێر ناو کاکەی و ئالەخویانە هینکردن ئێمە سڕ مەگووە هینێکردن لە ترسە ئێمە دینەکەمان سڕ مەگووە ناتوانین نمۆرێت قسە سڕ مەگوو بەیانە تەوەهش هەواوساکانە سڕ مەگوو هیچ باوەڕێک نییە لە ئیجان بینیە سەن چ شتێک وەناو سڕ مەگوو وجود نەیاشتە لە تەمام دەورەکان گورانەکان هاوارکردن هەیە مەلا هەیە شێخ هەیە کەسێکی شعور دیریبان تا یەک بووری من کومەڵگای کورد بوویم نەڕێەوە هیچ شتێک سڕیاتێک نەویەسن سڕ مەگوو بەیانە تەوەهۆشی هاوساکانە لە ترسە لێرە لێ ئاخرگەلە لە نەزانیش مەسنەر نشین نازانم پیاخاسگەل ئی فڕقەگەل و سکتگە لەسا لێ لایکی ترس هاوساکانە کە و لە سڕم مەگوهین کردن تعریف پێیا کرد ئێستا کە هەر کوردێک باەتەگانێت لە خۆی بپرسێتن ئەخە من چ نەو ئینسانێکم هەیە ئەسەن موجودیت من تعریف من لە چوارچوەی ئینسان بینە گونجی یا ناگونجی ئاخە چی باەتەنە خصوصیات و ڕەفتار من جوورێک بوتن کە هاوساکەم لەرین زاوری بچوتن
یا باید خۆی هین وە بکەیتن و هویەت من وە خۆی معرفی بکەیتن یا یەک هویەت ڕاستەکانی خۆی بشارێت و یە چەندێک زەرەرە کومەڵگا دەرێت بەس ئەسلی جەریانگەل و شەخسیەتێل و ڕۆشن فکرێت ئێرەکانە بوو لە ناو کوردە بایەتەکانی کارگەلێکم میل و جان لاک و نازانم ڕووسو و مارکس و هەزاران تێکوشەر ناوی بنی من مەیداندار یا بازگەلێ هێڵە فکری ئەو کارە بکەن نەونە مارکسیسم جێ مارکس بێرنەوە جێ ئینگلیس بێرنەوە جێ لاک بێرنەوە جێ نازانم ئەو شخصیەتێ لە ڕەوڵ ئەو شخصیەتێ لە بێرنە ئەودا نەیەک بوونە پەیر مەکتەبگەل ئەو مەکتەبگەل ئەوروپا بکەنە مەسەبێکە ڕاخۆیان بس یه باید وقت دموکراسی توی حقوق بەشر توی نه فلان 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 باید عملا رای هول بید این هر مسجدی مکتبی که بغدادی پروره مکتبی که طالبان پروره مکتبی که چنانوانی که لآفریقا جنایت کردن و نزدیک نمیدونم چند صد یه مدرسه چند صد منال دویتتی بی گشته بردن ئەرا هین سکس جهاد سکس همه شونه بنابراین باید لقاو بیرید هینا بیاسا نوعی حاکمیت و آزادی اکثریت باید لقاو بیرید ناکریت لیلا دم لحقوق بشر بید لولا زد حقوق بشر این بود لناو کومەڵگا که تو یه منبع داشتید و اصلا یه پارلمان داشتید که تو قانون این که قانون وضع بکیتن یاسا دا بنیتن که و نف گشته بودن لولایش هزاران این داشتید ملا و مسجد و مرکز داشتید که بتوانید این قانونی رو فهمین کردن باطل و بکردن باید ناو مغز مهینه اندام وید کومەڵگاێ نسبت و جنویت نسبت و لایکت نسبت و کمونیست نه تنیا مثلا کاکی یا الحق یا فلان بلکه تمام جمعیتی که جوری اکترن نو اکتر سیاست کن یه چوارچوبه قانونه نو اکتر توان زندگی بکن همجنسگرا هرچی یعنی باید بتوانن لمال خویان و آسودهی بشه و یه وظیفه روشن فکر کرد ایرکان روشن فکری داشتو و تایوت جریانگل سیاسی ئاڵوگور وجود بارن جنبشیل اجتماعی که لأوروپای ئاڵوگور وجود هرچند شرش فرا داشتن فاشیسم و راسیسم و فلان ولی خب اکثرا توانستن قانون واصلا تفسیر و تعبیر کشیشیل لدستن در بارن او قانون مندیل کومەڵگا بارن بخانێت هەوزەی ئینسان و بتوانێت لەسەری قسە بکەیتن و بتوانێتن ڕاستی ئاسمایی بکەیتن بزانێتن وەدە گشتی خۆیانەوە و هێستا کومەڵگای کورد ئیمڕۆ جوورێکە نەتەنیا گەندەڵی وەسڵا سیاسی گەندەڵی کومەڵایەتی گەندەڵی ئەخلاقی بەڵکو گەندەڵی وجدانیش لە کومەڵگا ڕواج دێت ئینسانەکان مەجبور کێتن بەرخەلاف وجدانی خۆیان ژیان بکەن یا زندهین بکەن ڕەفتار بکەن درۆ بێن هێستا کە ئەمێدوارم بتوانێت کومەڵگای کورد جوورێک بوتن کە بتوانیم و یەکوە یا یەکە سەرکردەکان
ئینسانگەل با وجدان با نفوذ لە کومەڵگا ڕەوشن فکرەکان یانە بتوانین بۆ یەکوە ئی کومەڵگا وەرە و کومەڵگایەکی نمونە وەرە و کومەڵگایەکی مناسب زنیانیە ڕاگشتێکی ڕاگشت لایەنێک ئەو جورەی کە توایتن لە چوارچێوەی قانون هین بوتن زندگی ئازاد بوتن نیەک خارج لە قانون خارج لە حوزە سیاسی یە ئەدەبان شرایەتێک حاکم بکەن کە بەشێک لە کومەڵگا کەسگەرێک لە کومەڵگاکە یا بەشێک لە کومەڵگاکە مەجبور وە هین بن سەرکوب بکرێن زوڵمە پێیان بچوت و مەجبور بکرێن خواست ئرادە داخوازی ئەکسریەتەکان قبول بکەن شرایەتە ئەکسریەتەکان قبول بکەن هێسەکە لە قانونەکە هەرهین خۆتە مەدرسەکە دنیای تو لێتە دەرس دەریێتن ئەو جەهانبینی و ئەو ڕێوازوینە کە ئەکسەریتیە لەتوانێت لێتە دەرسدەن ئی کومەڵگای من نییە وەختی قەرارە تو خۆت وە پیشگەوم و پیشڕۆ باەتەکان بتوانیتن هەوڵ بیت کە بکەیتە کومەڵگای منیش بدونەوەیەک مەجبور بووم بیرۆ باوەڕخۆم لەژێر واسڵا دروشم سڕمەگوو نازان فلان و یانە بشارم وە لە دەیشت بویشم هەرتویم و لە ماڵە بام لە پەستۆیەک دوو نازانم نەزر و نیازێک بکرێتن وە ناو دینداری خۆی ئی دوگانە زیستیە کومەڵگایەکە ئی جوورە بوتە کومەڵگایەکە ئینسانی نییە کومەڵگایەکی حەیوانیە فەرق بینە ئینسان و حەیوان تەنیا وە تەنیا دەستگای تەفەکورە لە ڕوانگەی داناوێر کوردانەوە دەستگای تەفەکورە کە ڕەسێتە هەدێکە بتوانیتن گەوهەر جەم بکەیت وە سەربارەکەی وە کاربردن یاریە پێ بکەیت بتوانیتن ئەو گەوهەرێرە ئەو زاناییە ئەو سەرشتێرە بتوانیتن بۆی تێکار وێسە کە وەختی ئیمە لە داناوێر کوردان لە قوڵامی فیلسوفەکان کە حاکمە وە قسەی یۆنانیە کە کومەڵگایەک یا کە بتوانێت ئادڵ بوتن یا فیلسوفەکان حاکمبوونی حاکمەکان فیلسوف وەلی لێرە حاکمیەت لە ناو چێسن لە ڕوانگەی داناوێر کوردووە کەس مدیریەت وە هاوسەرۆکی وە ڕاهبەری تیمی یا شورایی وێسە کە بەشداری مردم هەرکە لە هەر شوون و لە هەر دوونێک وەسە دوون منزور کورسی مدیریەتیە وە شوونیش گشتی هەر کەس لە هەر جیگایەک و لە هەر شوقڵێک و لە هەر گوشێک و کە فعالە چە بکێتن ئەخلاقمەند بوت قانونمەند بوت ئاینی یاریە کومەڵگا ڕعایەت بکرد و فەرق بینە متەمەدن هەلێرەسە وەختی دەستگای تەناسولی ئیمە وەکەت هەیوانەیەکی دەستگای ئەسەب ئیمە هەر یەکی وە قوڵمین ئەوان لە خوێن و لە گوشتن ئیمەش لە خوێن و گوشت تەنیا لە ڕێ دەستگای تەفەکوڕوە کە ئینسان توانێتن شکوفاییک وە دەست وە مەرحەلەیەک وە دەستپارێک کە بتوانێتن تاسییر دابنێن لەسەر ژیان خۆی بەنامەڕێزی بکەیتە ڕا ژیان خۆی قانون دابنێتن قانونێکی لە ئەو حاڵەت تەبیعیە دەربای بێتە حاڵەتێکی ئیجتیماعی بوو وێسە کە تەنیا فەرقێک بینە ئینسان و حەیوان ئەو دەستگای تەفەکورەسە کە بتوانێتن بۆ وجدانیەت بڕەسێت وەختێ نەتوانێتن وجدان خۆی دەست و وەقوڵ داناوێر کوردان دەست و دڵ و دیدەی خۆی نەتوانێت بکەیتە قازی ئەرا سەنگین کردەوەکان خۆی دی وەگەر حیوانە فەرق ناکرد هەر لە تاریفی یۆنانیەرێکیش واسەڵا حیوانە ناتق ڕانسان بنەسەکە هەر لەو زمانێکە باس لەسەر فەزیلەت ئایا
توانی یا بگیریەتن یا یەک باتنیە یا مثلا مادەرزات یانە گشت هین لەسەر بەس کریاوەسن و هیچ شتێک مادەرزات نییە تەن گشت لە ڕێ چەس لە ڕێ یاگیری نەوەمانێ مەلایکردن و خوۆن بەڵکە بەشێکی ئەوەسە بەشێکی ڕەفتاریە لە گەورەیە لە پیشکامەل جامە ئەسکبات ڕووگوو بن پیریە لە کەج ڕەفتار نەون مدیریە هین نەون ئێستا وەختی مدیریە کومەڵگا خۆی وجدان نێرێتن دزیکێتن هەر کار ناشایستێکێت چی توانێتن ئەزای ئەو کومەڵگا ئینسانیەتی ساڵم بار ئێستا کە ئەمێدوانم توانستم ئی لە خزمەت عەزیزیە لە ئەرز کردوم کە ئی کومەڵگا ئێتیاجوە کومەڵگای کورد ئێتیاج وە دێرێتن کە خۆی تازەوە بکەیت بوتە نیشتمان لە معنی واسڵات داناوێت کوردانە بوتە منزڵ گشتی تەجروبەی ئاسوودەی بکەی نە ئێساس تەجروبەی وە بکەی کە ئینسانێکی کامڵە ئینسانێکی لە معنی ئینسانە خاوەن ئینسانیەتە وەلا وەختێک کە نەتوانێتن ئەو شەرایەت ئینسان بینە ڕعایەت بکەی حەقمەنی ئەخلاقمەنی حەقیقەت پیشەی یانە وەجیبارێت تەنە چی وەکە یا هین حیوانیە هیچ فەرقێک ناکرد تەنیا قاڵبەکە ساو نییە بەڵکە ئەسڵ مەطلب ئینسانێکی لە حیوان دەستگای تەفەکورێکە بە فەزیلەت گەلێک منتهی بوتن کە بتوانێتن ئینسانی بژێت دەدوارم کە بتوانی من وەگشتمان و هەوڵ بێ من ئەرا کومەڵگایەکی شیا و ژیانێکی زنیانەیەکی ئینسانی ئەرا گشت بنیشنە خەیر و خۆش